گفتوگوی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز سلێمان تاشان شارەزای بە ئابووری ئێران لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە کاک سلێمان زۆر بەخێر بیت. ڕێژەی هەڵاوسان ئێستا لە ئێران چەندە لەگەڵ ئەو دابەزینە بەرچاوی بەهایتمان؟ سڵاو لە جەناب لە بینەرانی تەلەڤیزۆن بەپێی ئامار فەرمیەکانی ئێران کە مانگی ڕابردوو عادەتەن مانگانە ناوەندەکانی پەیوەندیدار بە ئامار هەندێک ڕۆژەی خۆیان بڵاو دەکەنەوە. پێم خۆشە پێش بە ئاماری فەرمیەکەی خۆیان ببەستن. مانگی ڕابردوو ئامارێکیان بڵاو کردەوە کە ڕێژەی هەڵاوسان لە ئێران هەڵاوسانی مانگانەمانێ ساڵانەمانی ساڵەکە گەشتە نزیکەی سەروی لە 1939 لە سەداکە. ئەمە بە بەرزترین ڕێژەی هەڵاوسان لە چەندین دەیەی ڕابردووی ئابووری ئێران هەژمار دەکرێت. تەنانەت ڕێژەی هەڵاوسانی مانگانەکە بریتیە لە گۆڕانکاریەکانی نرخی پێداویستیە سەرەکیەکانی بازار بەراورد بە مانگی پێشوو ئەویش ڕێژەیەکی بەرزی یانی لە سەدا زیاتر لە سێ تۆماری. چی گۆڕاوە کە ئەم ڕێژە بەرزە لە چەندەی ڕابردووە تۆمار کرێ لە ئێران؟ خۆی ڕاستیەکە دێ ئەمە چاوەڕوان دەکرا ینی هەومان ئاگادارین کە ئێران لە بەردەم دۆخێک لە بەردەم گۆڕانکارێکدایە لە بەردەم ئەوەدایە کە لە ساڵانی ڕابردوودا سزای زۆر قورسی ئەمریکی لەسەر ئێران هەبووە. ئەم ساڵەکە لەگەڵ سزاکانی ئەمریکا کۆمەڵک سزای تریش زیاد بوون کە پەیوەندیدارن بە سزای ئەتۆمی کە بەر لە سای 2015 بەسەر ئێراندا سەپێنرا بوون. دەبینین لە مانگی لە کۆتایی مانگی نوێی ئەم ساڵدا دوای ئەوەی کە بە قەول ڕێکاری سنابەکی ڕێکەوتنی ئەتۆمی چالاکرا سەرجەم ئەو سزایانەی کە پێش 2015 بەسەر ئێراندا سەپێنرا بوون هەمویان زیندوو کرانەوە و لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی سەپێنران. ئەمە دەتوانێت باڵی ئێران لە ڕووی بەگشتی لە ڕووی هەنادەی ئابووری لە ڕووی بەرهەمهێنا لە ڕووی دراو لە ڕووی هەموو ئەوانە دەتوانێت دەست و باڵی ئێران ببەستێ بۆ ئێمە دەبینی کاریگەرێکی زۆر زیاتری لەسەر ئابووری ئێران هەبووە. لە ئاستێکی مەترسیدا کاریگەریکە زۆر مەترسیدار ینی ئەگەر پشت بە ئامارەکان ببەسین بۆ نمونە ئێستا نرخی هەر دۆلارێکی ئێران گەشتوتە 135,000 تمەن لە کاتێکدا مانگ و نیوەک پێش ئێستا نرخەکەی 108,000 تمەن بوو. ینی دراوی نیشتمانی ئێران لە ماوەی مانگ و نیوەکدا لە سەدا نزیکەی 25% بەهای خۆی لەدەست داوە. ئەمە لە هەر وڵاتێکی زیان ڕوو بدات ئەمە دەتوانین بڵێن جۆرێک کارەساتە. توانای کڕینی هاوڵاتیان ئێستا چەند کەم بۆتەوە؟ توانای کڕینی هاوڵاتیان ینی کاتێک باز لە ڕێژەی هەڵاوسان دەکەن کە دەڵی 50% یان لانی کەمەگە بەراورد بە مانگ و نیوەک پێشستا بەراورد بە ساڵی ڕابردوو ئیساب بکەین خەڵک توانای کڕینی ڕێک بە پێی هەڵاوسانەکە دەتوانێت لێکی بدەینەوە ڕێسەدا 50 دابەزێ بۆ نمونەگە تۆ بۆ نمونەگەر ئێستاکە 100,000 تمەن ملیۆنێک لە جیرفاندا بتوانی بێتت بۆ نمونەگەر کیلۆی گۆشتی پێ بکڕی ئەم ساڵەکە بە هەمان پارەکە لە جیرفاندا دەتوانێت نیو کیلۆی پێ بکڕی. ینی نرخەکان زیاد دەکەن دراوەکەش بەهای خۆی لەدەست دەدا. بۆیە توانای کڕینی خەڵک زۆر دابەزی ئەم دابەزینەش ڕۆژانە و مانگانە تۆمار دەکرێت و ینی بەردەوامیشە بڵێ تەنانەت پێشبینیەوە هەیە کە چونکە هێشتاکە تەنان خودی ئەو سزایانە شەشتا کاریگەرەکانی خۆیان بەتەوای بلێتەوەی خۆی بەجێنێشتووە دیسانیش چاوەڕوانی بڕیارە سیاسەکانی ئێران دەکەێت. ئێوە دەزان کە بەشێکی زۆر لە بابەتە ئابوووریەکانی ئێران پەیوەندی بە دۆخی سیاسی وڵاتەوەی پەیوەندی بەو کێشە پەیوەندیدارە بە ئەتۆمی و موشەگیانی هەیە کە ئێران لەگەڵ تەنانەت بابەتی ترۆریش لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی هەیەی هەمووی ئەوانە هۆکارگەرێکن کە دەتوانن زیاتر پاشەکشەی بە ئابووری ئێران بکەن و ئابووری ئێران هێندێتر بخەنەوە ژێر چۆن بڵێم تەنانەت بەپێی ئامارە نێودەوڵەتەکانی بانکی نێودەوڵەتی دراوکە ساڵی ڕابردوو پێشبینی کردبوو کە گەشەی ئابووری ئێران لە ساڵی 2025دا لە سەدا 3 بێ دەبین نەتیجەکەی لە سەدا نزیکە لە 0 هندێک ناوەند بەڵاویان کردوێتەوە تەنانەت ناقصی تۆمار کردووە. تۆمارکردنی ڕێژەی گەشەی ئابووری ناقصدا هەر وڵاتێک بەمانای پاشەکشە و چوونە ئاوی ئابووری وڵاتە دێت کە ئەمە دۆخەشی مەترسیدارە و دەتوانین بڵین بۆ ساڵی داهات و خراپتریش دەبێت. باشە بۆ ساڵی داهات و خراپتر دەبێت و حکوومەتی ئێران ینی وڵاتێکی 10 ملیۆن کەسی ئەداتە دەست بڕیارە سیاسیەکانی خۆیان پلانی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هەڵاوسان و ئەم گرانیە؟ من پێم وایە پلانی نییە چونکە تا ئەو کاتەی بڕیارە سیاسیەکان بڕیارە ئەمنیەکان لە ئێران لە ئەولەویەت دابن ئابووری پاشەکشە دەکات چونکە ئابووری ئێران پێویستی بەوە هەیە بۆ گەشە سەندن واز لە هەندێک ئایدۆلۆژیا و بڕیارە سیاسەکان بهێنرێت
من نمونەی تەنها 3 ڕۆژ پێشتا ئاماژە پێ دەکەم کە ڕێکخراوی دیسان ئەنجومەن یاساشی نێودەوڵەتی کە کۆبوونەوەی لە کۆبوونەوەکەدا زۆر بە ڕاشکاوی داوای لێران کرد کە یەکێک لە داوا سەرەکیەکانی ئەمریکاوە بوو کە پیتاندنی سفر بۆ یۆرانیۆم بنەمایە بۆ دانوستان لەگەڵ ئێمە. ئایا ئێران بەوە ڕازی دەبێت کە واز لە بەرنامە ئەتۆمیەکەی خۆی بهێنێت؟ بابەتەکە تەنانەت بەرنامە ئەتۆمیەکەژ نیە، بابەتەکە پەیوەندی بە کۆمەڵە شتیتر هەیە، مەسەن پەرەپێدانی سەربازی، پەرەپێدانی سیستەمی موشکی لە ئێران کە ئێران زۆر چالاکانە خەریکە لەم دۆخە قەیراناوی ئابووریەدا سەرمایەکەی بۆ پەرەپێدانی موشکی تەرخان دەکات. بابەتی هەژمونی ئەمنی و سیاسی و سەربازی لە ناوچەکەدا کە دەبینی لە ماوەی سای ڕابردوودا ئێران پاشەکشێکی زۆی پێکا هێشتا هەوڵ دەدا پارێزگای لەو هەژمونەی خۆی بکات و هێشتا دەبین بابەتی ئابووری لە ئەولەوێتەکانی سێوم و چوارەمدا بۆیە بەلە بەرچاوگرتنی ئەو دۆخە و درێژە شەشانی ئەو دۆخە ئابووری ئێران نەک پاشەکشە دەکات تووشی داڕمان دەبێت. ئەمە پێشببینی نەک بڵم من کە شارەزایەک ڕەنگەوتم لە سابووینم پێشببینیم پسپۆرە ئابوووریەکانەکە لە ئاسی جیهانی ناخۆی داخسێ لەسەر دەکات. باشە ڕەنگە ئامانجی ئەمریکا و وڵاتانی ئەوروپاشەوە بێ کە ئیدی ئابووری ئێران تەواو داڕمێنن بۆ ئەوەی کە یان هاوڵاتیان یان حکوومەت ئەڵایسپی بەرز بکەنەوە و تەسلیم بن. بەڵام وەکو شارەزایە گەتوانی پێم بڵێ کە ئێران یاخود گەلی ئێران تاکەی چندێکی تر بەرگێ و دۆخاگرێت؟ خۆی گەلی ئێران لە ڕاستیدا تووشی ژیانێکی زۆر کولەمەرگی بووە. ئێمە لە ساڵانی ڕابردوودا بینیومانەکە چەندین خۆپێشاندان و ڕاپەڕین و هەموو بەشێکی زۆر لەو بابەتانە ڕەنگە بڵێم ڕاستە بابەتی سیاسی زەقن، بابەتی مافی مرۆڤ، بابەتی هەموو ئێوانە ڕۆخی زەقن، بەڵام بەشێکی هەرە گرنگیش بابەتی ئابووریەکە. من پێم وایە لە داهاتوودا ئەم حاڵەتە دەتوانین لە نقطەیەک لە خاڵێکدا تووشی جۆرێک تەقینەوە بێت، ینی چونکە کاتێک دەبینین ڕێژەی هەژاری لە ئێران بەرداوام بەرز دەبێتەوە، دەبینین ئەو خەڵکی کە دەکەونە ژێر هێڵی هەژاریەوە پێشتر ڕەنگە خەڵکێکی توێژێکی تایبەت بوو بێ، ئێستا کەشتوتە توێژ ئەو کەسانی کە پێشتر مەسەن ئاسی داراییان بەرز بووە دەوڵەمەند بوونە خەریکن ئەوانش دەستنە ژێر هەمان هێڵەوە کە هێڵی مەترسیدارە، چونکە ئەم دۆخە ئابووریە تەنان خودی ینی تەنانەت خۆی نیە، چونکە خراپبوونی دۆخی ئابووری ئەمە هەموو زیانداوە سەر دەشەشید بۆ کۆمەڵە کێشەی ئەمنی، کۆمەڵایەتی، کێشەی کولتوری، کۆمەڵە کێشە دەتوانانی بێتن بینێتەکایەوە کە لە داهاتوودا بەدڵنیایەوە دەتوانێت جۆرێک دیسان ناڕەزایەتی و خۆپێشاندان و ڕەنگە کێشەی گەورە بەربینگی ئێران بگرێت کە ئەو کات ڕەنگە ئێران ناتوانێت بە شێوازی کۆنتترۆلشی بکات دۆخەکە لە کۆنتترۆل دەربچێت، چونکە خەڵکی ئێران بەڕاستی ماندووە لەو دۆخەی کە تێی کەوتووە، ینی بەرگەی زیاتری ئەمە ناگرێت کە بەهای دراوەکەی دابەزێت، هەلەکانی کای دابەزێت، نرخەکانی ڕۆژ بۆ لەسەر گرانتر بین، چونکە ئەمە تەحمولی سنووردارە، بۆیە پێم وایە دەتوانین چاوەڕوانی ئەو جۆرە ڕووداوانە لە داهاتوو ئێراندا بکرێت. هەروەنەمان پێکرد بڵێن خوا قوتی هاوڵاتیانی ئێران بەکبێت تەحمولی ئەو دۆخە بکەن. زۆر سپاس دەکەم بەڕێز سلێمان تاشان شارەزای ئابووری ئێران، زۆر بەخێر بێ، دەست خۆش.